بینەرانی بەڕێز دار شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم لە سەرەتادا داوای لێبوردن دەکەم بەهۆی گرفتی تەکنیکیەوە پرۆگرامی باسی ڕۆژ بۆ چەند خولەکێک دواکەوت. تەورەکانی ئەمڕۆی باسی ڕۆژ هەر هەمان تەوەر دەبێت کە چەند ڕۆژێکە ئێمە لە هەرێمی کوردستان گرنگترین باسی ڕیفراندۆم و هەنگاوەکانە بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستانە. بەڵام ئەمڕۆ لە باسی ڕۆژ میوانێکی تایبەتمان هەیە کە ئەم میوانە هەم خوێندنەوەیکی باشی هەیە لە بەغدا پێشتر کەسایەتێکی سیاسی دیاری عێراقی بووە، سەرۆکی ئەنجومەنی حکمی عێراق بووە و سەرۆکی پێشووی حزبی ئیسلامی عێراقی بووە و ڕۆلی هەبووە لە داڕشتنەوەی دەستوری عێراق و کەسایەتێکی سیاسی بووە و هەم لە هەرێمی کوردستانیش تا ڕادەیەکی زۆر لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی سیاسی هەرێمی کوردستانە. دکتۆر موحسین عەبدولحەمید سەرۆکی پێشووی حزبی ئیسلامی عێراق کە ئێستا لەگەڵمە لە ستۆدیۆی سنتەر. دکتۆر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. خۆش بی سەلامت بێ. کاتمان ڕۆی بەڕاستی چەند خولەکێک لە کاتمان ڕۆی، بەڵام پێم باشە لەوە دەست پێ بکەم. ماوەیەکە وا دەتبینم کە دابڕاوی لە دیدار و لە سیاست، ئەمە ویستی خۆتە یاخود هۆکاری دەرەکی هەیە وای کرد؟ والله من ئەسڵەن من پرۆفیسۆرێکی جامیعی بووم، فکە لە سیاست ظروف هات من دوور کەوتمەوە یا منیان دوور کرد، یعنی دوور کەوت ئیندا بوو گەڕامەوە سەر طبیعەتی خۆم، مەکتەبە بوو تەلیف و خوێندنەوە و مراقبەی ئەحداث و ئەمانە جار جار داواشم لێ بکەن لە تەلەڤیزیۆنێ لە شتێکە من حازرم بە پێی ئیمکان. کەواتە دوورکەوتنەوەکەت بە شێوەک لە شێوەکان لەسەر ئیرادە و ویستی خۆت نەبووە، یعنی بەشێکی ئەوها و بەشێکی ئەوها. زۆر باشە. ئێستا وەکو کەسێکی کوردستانی قسە لەگەڵ بکەین یاخود وەکو کەسێکی عێراقی بەو پێی کە زۆرینەی تەمەنت لە بەغدا و لە عێراق بردۆتە سەر، کەیفی خۆتانە چیەڕێی من بە پێی هەڵوێستی خۆم جوابت ئەدەمەوە. زۆر باشە. ئێستا گرنگترین باس لە هەرێمی کوردستان باسکردنی پرسی ڕفراندۆم و هەنگاوەکانە بەرەو سەربەخۆی. پێت وایە کاتێکی گونجاوە هەرێمی کوردستان ئەم باسێ و ڕوژاندووە کار لەسەر ئەم پرسە دەکا؟ بزانە من هەموو عالەم ئەزانێت من کوردێکم و کورد حەقی مافی خۆی هەیە بە هەموو جیهەتێکەوە. میلەتێکە مەزلوم بوو، زوڵم و زۆرداری زۆر لێکرا، حەقی ئەوەی هەیە کەوا حەقی خۆی بگرێ وەکو ئەم شعوبی ئیسلامی و شعوبی عالەم. ئەمما لە ڕەئی منە مەوزوعی مافوەرگرتن و بەلای سەربەخۆیی چوون مەوزوعێکی زۆر زۆر گرنگە، ئەبێ حیسابی زۆر زۆر بۆ بکرێت، چونکە کورد ئەگەر بێنە ناو خۆی کورد، ناوخۆی کورد مهەیە نییە بۆ ئەم شتە بە عەجەلە، یعنی بە ڕۆشتن. دەردەکەمان ناوخۆی تیمار نەکراوە تا ئێستا و ئیتیفاق نییە لە مابەینی سیاسی. باش، ئەگەر واز لە ناوەخۆ بینین چونکە زۆر جار قسە لەسەر ناوەخۆ دەکرێت بڵێ با بینە سەر ڕەوشی ئەمنی بە شێوەکی گشتی ڕەوشی سیاسی لە ناوچەکەدا. زۆر جار دەگوترێت دوای داعش دەرفەتێکی زێڕین بۆ گەلی کورد لە باشووری کوردستان دروست بووە. من ڕەئیم وایە مەوزوعی داعش مەوزوعێکی ظاهیریە. کورد دەور و پشتمان هەمویان دوژمنمانە بەیتە حەقیقەت، حەز ناکەن کورد شتێک وەربگرێ ببێتە شتێک مافی خۆی وەربگرێت. لە هەموو لایەکەوە تەماشا ئەەکەی ئەبێ ئەوە زۆر زۆر بە حیساب تەماشا بکەیت. بەغداش هەمان بەوردی طبیعی بەغداش طبیعی تۆ قسمی ئەو لای بەغدا طبیعی حەز ناکە وحدەی عێراقی هەروەکو ئەڕێت یەک بچێت،
ئەوانەی قسە ئەکەن لەسەر وحدەی عێراقی مەقسەدی مباشریان ئەوەیە کە کورد دوور نەکەوێتەوە هەچ کەس بۆ بەرژەوەندی خۆی بۆ مەسلحەتی خۆی چونکە ئەترسن مەسلحەتی خاص مەسلحەتی خۆی تێک بچێت ئەگەر کورد دوور بکەوێتەوە فلەبەر ئەوە لە هەموو لایەکەوە کورد صاحبی نییە صاحبی حەقیقی نییە من اعتقادم وایە کورد هەر مەزلوم بووە و هەر صاحبی نەبووە ومازال کورد صاحبێکی حەقیقی نییە کەوا مساندەی بکات لەبەر ئەوە ئەبێ هەموو شتانە بخەینە بەرچاوی خۆمان باشە بەڵام دکتۆر محسن پێ دوان نییە ینی بەڕوویەکی دیکەوە بۆ چوونەکانی جەناب هەرچەندە ینی واقعی تێدایە بەڵام لە ڕووەکەی دیکەوە ئەگەر تەمەشای هەرێمی کوردستان بکەی تۆ دەڵێی دۆستی نییە خاوەنی نییە بەڵام ئێستا هەولێر شانبەشانی بەغدا شانبەشانی ئەنقەرە شانبەشانی تاران و زیاتریش لەو پایتەختانە سەرکردەی وڵاتانی جیهان ڕووی تێدەکەن ڕووتێکردن هەچ کەس بۆ مەسلحەتی خۆیەتی قەیناکە ئەو ڕووی با تێ بکردن و ئێمەش با قوبولی بکەین ئەوە ئەبێتە جزئێک بۆ ئەو ئیعدادە ئەو یعنی ئەو شتەی کەوا تەهیئەیکەن بۆ مستەقبەل لكن من لەسەر ئەوە قسە ئەەکەم لەسەر ئەوە کە نابێت بە سرعەت بڕۆی يعني معناي وقسەکەم معناي وانییە کە کورد ممکن نییە بگاتە ئاماری خۆی نا ممکنە شعبێکە 40 ملیۆن لاو عێراق 5-6 ملیۆن منطقەکەی محددە پچر نییە وممکنە بە حکمت بە تەفاهم بە يعني دوور نزیک بوونەوە لە هەموو لایەکان ولا سەر هەموویان ئەبێ بڕین وحدەی داخلی وحدەی ناو خۆمان ئەبێ یەک بێت ئێمە ئێستا داخليا مستعد نین داخليا مع الأسف بەڵام هەموو حزبەکان ئێستا ینی بە ئاشکرا باز دەوە دەکەن کە ئەوان پرۆژەی سەربەخۆی و ڕفراندۆم هەمووی قسە ڕەت ناکەن کەس نابێ ڕەتی بکاتەوە ئەو ڕەتی بکاتەوە خائینە چۆن يعني أبي كرديك هبيت استبري من وحدي دولتي كردستان منابت بكوايب آخر مصالح مصطدمة لنا وداخل مصالح هشكس زعامتي خوي أبي برجوندي خوي أبيت عداوتي سابق هيا قل لترسايا دكتور أجر كرد بۆ ئەو پرسەش هەمویان یەک دەنگ نەبن خاوەن یەک گوتار نەبن هەر یەکە بە شێوەیەک ئایدیای هەبێ بەڵام یانی لە کۆڕ و کۆبنەوەکان وەکو دەبیندرێ زۆرینەی حزبەکان زۆرینەی هەرە زۆری ئامادەن نوێنەریان هەبێ و بەشداری ئەو کۆمیتەیە بکەن کە بۆ پرسی ڕفراندۆم ئەنجام بدرێن تا ئێستا باە و هەمویان وا ئەڕێن هەمویان کۆ ئەبنەوە هەمویان هینی باوش بە یەکتریا ئەنێن بەڵام أما حقيقتك فوقية وياخذ هشكس لا وكو عربا إذا حقت الحقيقة هشكس مصلحتي خويا يعني كوت يعني ترسل لدرنجامك هي طبيعي يعني تا يستا دولا يا كردستان لنا وعراق تا يستا لا هيش ريك نكوتو اجتا بل استم كومالغاي كرد لم اختلافا لو اترسيك لا سامح الله لا سامان طبيعي أم قصية كم لا سوتاني ظلمه ودرسي يعني بقى هذا الدرجة كوا خون رشتن وقريته باشا ئەگەر لە نێو هەرێمە باشە مەسەرێکی زۆر مهم دارە خوێن ڕشتن هێڵی سوورە ینی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان باسی لەوە کردووە لە نێو خۆی هەرێمی کوردستان هێڵی سوورە بەڵام بەو مانایش نییە کە وڵاتانی ئەبێت بترسین کەم مەترسێک نین باشە بەڵام بابینە سەر بەغدا ئەگەر لە هەرێمی کوردستان وەکو گوتم زۆرینە لەگەڵ پرۆژەی سەربەخۆی بێ ئەگەر نەڵێن 100 بەڵام زۆرینە لەگەڵ پرۆژەی سەربەخۆیە و ناتواندرێ پاشەکشە لەو پرۆسەیە بکرێت طبعا
لە بەرامبەردا بەغداد چۆن دەبێنی خۆ بەغداش آخر سەردەمی ڕژێمی بەعەز نییە کە خاوەن یەک خیتاب بێ یەک گوتار بێ یەک سوپا بێ یەک ڕابێ لە بەغداش دابەشبوونێکی زۆر هەیە بەڵێ دابەشبوون هەیە بەڵێ ینی ئەمەوان ناکە دابەشبوون پێگەهێنن هەیە. بەهێز بێ بەرامبەر ببەخ بەڵام ئەو منتیقانەی کە ئەڕێن متەنازە عەلەیها ئەمە متتەفەق نییە لەسەری ئەمە زۆر زۆر خەتەرە تا ئێستا ئەبێ حەلێک بکرێت ئەبێ بچینە بۆچی ئەوەندە ینی مەترسیدار و خەتەرە دکتۆر هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئێستا چونکە ئەولا اعتراف بەوە ناکەن کە ئەم منتیقانە هەمووی ئەبێ بگەڕێتەوە کوردستان دەستوری عێراق مادەیەکی تەرخان کردو کە پێی دەگوترێت مادەی 140 ئەمە هەموو مافێک دەکات کە ڕاپرسی لەو ناوچانە بکرێت کە ینی زۆرینە لەگەڵ ئەوەدایە کە هەر کاتێک بڕیا لەسەر بدرێ و ناوچانە بۆچی هەل نەکراوە تا ئێستا ئەوە ینی دیارە کە هۆکارەکان چییە بەڵام ئەوەی کە من لێرە باسی لێەوە دەکەم ینی کە زۆر زەق دەکرێتەوە مەترسیە ئێستا پێشمەرگە و ناوچانە دەپارێزی پارێزگار کووردە ئاسایش کووردە یعنی زۆرینەی دەستەڵات لە دەست کووردە ئەو مەترسیانە کە دەستوری عێراقش پشگیریت پێ بکە بۆچی ئەو مەترسێک گەورە بکرێت حقیقت ببێتە پێشەوە ئەوەش گەورە ئەکرێت چۆن طبعا ئەو لاش قووەتی هەیە ئەو لاش جەیشی هەیە ئەو لاش مەشاریعی هەیە ئەو لاش دووەل هەیە لە پشتی ڕاوەستاوە بە چ شێوەیەک ینی پێ دوایە تۆ باس لە سوپا دەکەی بەڵام لە عێراق سوپا نەماوە ئێستا ینی هێزی جودا هەن خەتەرەکە لەوەیە چونکە لە عێراقا جەیشی وەتەنی ئەبێ هەبێت تەجنیدی ئیجباری هەبێت کە هەموو شەعبی عێراقی بە عینی مستەوا هەمویان لەوێ بن لەبەر ئەوە ئەبێت ئێستا بۆچی زۆر بڕۆین بە ڕەفعی عالەمێک چی لێ هات هەموو کەوتنە هەڕەشە و هەموو کەوتنە ئەمە خەتەرە و ئەمە معنای وایە کورد ئەمە وەرەگرێت بەڵام لە کۆتادا قبولیان کرد قبولیان کرد بەچی قبولیەکەن بەوەی کەوا کوردیش نەختێتە ڕاجعی کرداخر بە چ شێوەیەک کە ئەنەهۆ بقەیناکە ئەم وەفدەی کە چووە بەغدا وەکو لە هین بیستمان لە ئیستگاکان بیستمان تەفاهومێک ئەبێت و هەچ کەس نەختێک بە هودووەکە بێ بەڵام هەموو ئەو نەرمیە ئەو ینی ڕەوانەوەی ئەو فشارانە لەسەر ئەوە بوو کە کورد چ داخوازیەکی هەبوو هەمان داخوازی ماوە ئاڵاکەی بە شەکاوەی ماوە لە پارێزگای ئەوە ناتوانم تعلیقی لەسەر بدەم چونکە نەم بەڵام ئاڵاکە هەر بەرزە بەڵێ ئاڵا بەرزە ئەمما تۆ موضوع ئاڵانیە خەریتەی کوردستان مەسەرەن بڵین 200,000 باش وەنیە هەمووی لە باکوورەوە تا باشوور مەبەست لە 200,000 چیانی 200,000 کیلۆمەتر مەرەبع بەسەرە ئەگە 200,000 بێ هەر بۆ میسال ئەوە ئاڵێم ئەو 200,000 لە 50,000 زیاتری مەناتقی ناوچەکێشە لەسەر هەینە لە مووسڵەوە تا دیالە تا خواری دیالە کەرکووک مشکلەی گەورەی کەرکووک دکتۆر بۆچی ئێمە شتەکان زۆر ینی بەڕاستی گەورە بکەین من گەورەی مەبەستم یانی مەترسیەکان گەورە بکەین یعنی پێشەوەی من سەردانی بەغدا بکەم بەڕاستی هەر هەمان ترسم هەبوو کە هەر کاتێک کورد جم و جۆڵێکی دەکرد سەدام دێهاتەکانی تێکدەدا خەڵکی ئەمفال دەکرد چمیە بارانی دەکردین بەس بەڕاست عێراق ئەمان عێراقی جارانە کە بتوانی بە زمانی چەک بەکاری بێنێ لە کاتێکدا ینی نابێ ئەومان لەبیر بچێ ئێستا هێزەکانی هاوپەیمانان لە هەرێمی کوردستانن بنکەی سەربازیان هەیە من ناڵێم زانە من ناڵێم ممکنە ئەوە بە کوردستان بکرێتەوە کە بەعز کوردی و ئەمانە بەڵام ترس هەیە لە سیدام ترس هەیە لەوەی کەوا ئەگەر بە تەفاهم نەکرێت بە ئیستیعجال بکرێت ڕەد الفعل لە مقابلت ببێتە خوێنڕشتن لە هین ینی مەترسی ئەوە هەیە بەجددی کە بەغدا هێرشی سەربازی بکاتە سەر ناتوانم بڵێم بەغدا
بەڵام یعنی شارێکی دەرەکی بڕێن چووکە بۆچی ئێستا عێراق تەسیراتی هەروەکو تەسیراتی بڕێن دووەل هەیە بۆ کوردستان کەوت و وتت لەوە پێشتر دووەلی کەش هەیە ئەمەی پێ ناخۆشە ممکنە داخل بێت. زۆر باشە کات ڕێگەمان پێنادا بەوە دوا پرسیارم دەکەم ینی کۆتایی دەهێنم ئەوش ئەوەیە باشە ئومێدت هەیە بە بەغدا ینی بەغدا تەفاهمی هەبێ بۆ هەرێمی کوردستان مافی کوردستان بدا بە تەفاهم کێشەکان چارەسەر بکە؟ واللهی ممکنە ئەگەر لە سێ محافەزەکە بێت ئەمما بچێتە دەری ئەوەوە متەنازع عەلەیها نەخێر مشکلات دەست پێ ئەکات لەبەر ئەوە ئەبێت ئەوەش هەر بە تەفاهم بێت. تۆ من لێرە لە وەختی خۆی لە مەسئولەکانی ئێرەم بیستووە لە مەجلیسی حکم و یا دوای مەجلیسی حکم جارێکی کە ئێمە خوێن ڕشتنمان ناوێ و بە تەفاهمە بێ بیکەین چونکە بە تەفاهم نەبێ هەردوو لا زەرە دەکات عێراقیش زەرە دەکات کوردیش زەرە دەکات. عێراق چونکە قەزیەی کورد چی وا لێ کرد عێراق بڕوخێت ئەوە 70 ساڵە قەزیەی کوردە تەفاهمیان نەئەکرد لەگەڵ کورد ڕەئسەن هجوومیان نەکرد. دکتۆر محسین عەبدولحەمید سەرۆکی پێشووی حزبی ئیسلامی عێراق زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆت بێمە. مەمنونم. بینەرانی بەڕێز دەچینە پشوێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەین. جارێکی دیکە سڵاو بینەرانی بەڕێز کۆبنەوەیەکی بەرفراوان لە نێوان شاندی یەکێتی و پارتی لەگەڵ حزب و لایەنە سیاسەکانی توروکمان و ئاشووریەکان بە جیا لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر بەڕێوەچوو بۆ قسەکردن سەبارەت بە ناوەڕۆکی ئەو کۆبنەوانە هەڵوێستی لایەنەکانی توروکمان هەروها ئاشووریەکان سەبارەت بە پرسی ڕفراندۆم و سربەخۆیی چییە؟ ئێستا لە ستۆدیۆی سنتەر میوانداری هەریەکە لە بەڕێزان مونا قەحوەچی جەگری سەرۆکی پارتی چاکسازی تروکمان میوانمانە هەروەها وەحیدە یاقوب سەرۆکی فراکسیۆنی گربوونەوەی کلدانی سریانی ئاشووری ئەویش بە هەمان شێوە لە ستۆدیۆی سنتەر میوانمانە بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم پێم باشە لە تۆ دەست پێ بکەم خات و مونا ناوەڕۆکی کۆبنەوەکە چی بوو ئێوە لە چیتان ینی تەرکیستان لەسەر چی کردەوە زیاتر؟ بەڵێ سوپاسی جەنابتان دەکەین بۆ پرسێکی وە گرنگکەوە ئێوەش بەرنامەتان داڕێژراوە لە ڕاستدا ئێمە وەکو ئیمڕۆ لایەنە سیاسیەکانی تورکمان کە بەشداریمان کردو لە کۆبنەوەی هاوبەشی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەنجامدانی پرسی ڕفراندۆم لە ڕاستدا پرسی ڕفراندۆم پرسێکی گرنگە و ڕەهەندی نیشتیمانیە و پێیوەستە هەموو تاکی خەڵکی کوردستان بە تەواوی پێکاتەکانەوە پشتگیری لە پرسی ڕفراندۆم کات و ئێمە لە کۆبنەوەکاندا دووپاتمان کردەوە کە ئێمە پشتگیری ئەنجامدانی ڕفراندۆم دەکەین نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان بە مەرجێک پارێزگاری ئەندامانی ئەنجومەنی ئەم شارە و ئەم ناوچەیە خۆیان بریار بدەن لەسەر گەڕانەوەی سەر هەرێمی کوردستان و ئێمە سەبارەت بە ئاڵای هەڵگری ینی مەوەستت لە ناوچە کێشە لە سەرەکان ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کەرکووکە و خانەقین و بەلە دروست و مەندەلی و ئەو جێگای ینی دواتر ڕیفراندۆم بکرێ بۆ ئەوەی خۆیان یەکلا بکەنەوە بەڵێ لە ڕاستیدا ئێمە وەکو پارتی چاکسازی تورکمان بە سەرۆکایەتی بەڕێز عەبدولقادر بازرگان سەردانی شاری کەرکووکمان کردو سەبارەت بە هەڵگری ئاڵای کوردستان لە شاری کەرکووک لە پارێزگای کەرکووک و لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئێمە لە خودی بەڕێز دکتۆر نەجمەدین کەریمەوە بەڕێز مامۆستا ڕێبوار تاڵبانیمان پرسی و ئاڵای کوردستان لە 2003ەوە هەبوو لە ناو شاری کەرکووک دەپۆچی تەنها بەرەی تورکمانی بەم شێوازە ئەو ڕەفتارەی کرد و ئەو خۆپیشاندانەی هیچ سوودمەندێکی نەبوو بۆ پێکهاتەی تورکمان ئێمە وەمانزانێ پێش ئەوەی بچین سەردانی کەرکووک بکەن وەمان دەزانێت تەنها ئەوە بریارەکە سەپێنراوە لەسەر تورکمانەکان بەڵام بە پێچەوانەوە ئەو بریارە پێش ئەوەی بدرێتن تورکمانەکان بە تایبەتی بەرەی تورکمانی و حەزبە تورکمانەکانی تریش ئاگدار کراون کەوا ئاڵای کوردستان لە پارێزگاری کەرکووک هەڵدۆسێتەوە و ئەوانش بێدەنجیان پارێزراو و تاکو چاوەڕێیان کردووە ئەو ڕۆژێک کە ئاڵای کوردستان هەڵوەسێتەوە لە کەرکووک ئینجا
خۆپشاندان و فەوزای خۆیان دەست کەواتە ئێوە مەبدەئیەن لەگەڵ ڕیفراندۆمن بەڵام ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان لە ئەولەویەتی بەرنامەی ئێوە دەبێتن. بەڵێ بێگومان. باشە دێمە لای بەڕێستان خات و وەحیدا ئێوە وەکو ئاشووریەکان چۆن دەڕوانە ڕیفراندۆم بۆچی ئێوە پشتگیری لە ڕیفراندۆم و سربەخۆیی بۆ باشووری کوردستان دەکەن؟ بله سپاس بدایەتی سلااو و ڕێز بۆ هەمی بینەرا سلااوەکە تایبەت بۆ پێشمەرگەل سنگەری شەری ریفراندۆمەت بژم مافەکی ڕاوایە بۆ هەمی گەلی کوردستانجی وەکو گەلی دیجی حەقیوانە مافە یعنی بوومە هەمیە ریفراندۆم ئەم لەگەل ریفراندۆم پشتگیریجی دکەین گەل پەیامە جەنۆبی سەرۆک بارزانینە بەردەوام ریفراندۆم ئایندەی وی ملەتیە دو ئەم بشین بن دەستی دژمن بێنە دەرێژ بن دەستی ئەوە چەندین ساڵە لە بن دەستی حکومەتە مرکزی بن غیری داعش بوومە نەهاتە هەنارتن غیری استقرار نەبوونە بەردە ئاوەرە بوون هەمی جبەر هەندێ مەدیت ئەوە چەند ساڵە دەرگەهی کوردستانی هاتەڤەکردن بوو تایبەت ئاوەرە و دەشتەینەوە تجربەکە نەخۆش بوو وەختی گەل حکومەتە مرکزی نوکە استقرارەکە چێ بوو و مەجال هاتەڤەکردن دەرگە کوردستانی هاتەڤەکردن بۆ هەمی ئاوەرە هەمی پێک هاتە نەبەس مەسیحی جبر هندي مديت يعني ما في قليمة لقل ريفراندوم ما في قلي حمي كردستان لقل ريفراندوم يعني اگر اما تمشي اشوريا كان مكاين ديار لناوچيكي جغرافي همو اشوريا كان ليك شوي ناجين بشيك لبغداد بشيك لهرمي كردستان بشيك لموصل يعني اگر هرمي كردستان برياري لسر سربخوي دا ودولتي كردستاني دا مزرا بيتانوانيا اشوريا كان دا باش ببن يعني کاریگەری بەسەر دابەشبوونی ئاشوورەکان دروستکە بۆ ئایندە باوەڕ ناکەم چکو نوکە کلدانی سریانی ئاشووری وەکو گەل هەمیل کوردستانی نوکە بینە تایبەت یێمای بەس دەشتینەوە پشتی ڕزگار بوونە vê منطقه vê ناوچێ ئێمای حتە نوکە شەڕە لەو ئەو منطقانە بس بشتي رزقار بونا في منطقة بجم استفتاء كده تكرن لو منطقة جدو أو جارا نوسي خوب ديار بكن أدبيجم جنوبي سروك بارزاني جي يقولي خلكي وي دفري خلكي وي منطقة تني ما في هي جارا نوسي خوب ديار بكتكو بمين كالكردستاني يون بمين كالحكومة المركزي من باورة تجربة نخوش وكم قلتي قال حكومة المركزي تيبو أدبيجم حمي قليمة وكو ديار وكو أم بين سردانا وأن أم تتكرن دا خزان أو بمين قال كردستاني إن شاء الله وقال بشتي سر بخويا كردستاني دولة بونا كرد بيت راقهاندن إن شاء الله أدبيجم قالك ما في مي هي ما في قالي كلدان سريان آشوري جنابی سەرۆکی مەداوا لێکریا و هاری کارەژی ئینشاءڵڵا زۆر باشە ئێستا ینی ئەو ناوچانەی کە زیێدەتر ئاشووریەکان تێیدا نیشتەجێن دەشتی نینەوایە کە ئێستاش بەپێی دەستوری عێراق ئەمە ناوچەیەکی کێشە لەسرە ئێوە بۆ مەسەلەی ئەنجامدانی ڕفراندۆم و دەنگدانی هاوڵاتیان داکۆچی لەسەر ئەوە دەکەن دەبێ ئەمانش بەشداری لە ڕفراندۆمی هەرێمی کوردستان بکا بۆ سەر بەخۆی في وقت بيجم قالك زحمة تشكو وحتى نو حمدانية بطناي قالك دفردي تماين دستي داعش عندك كمان ريفراندوم يعني من دهاتو ذكري بله بشتي بيت رزقار كرن وخلكي ما بزفر جهيخو ريفراندوم بيتا كرني زور رواية يعني بوم باشا بابينو سر دامزراندني كوميتيك ئامادە دەکرێت تێیدا حزب و لایەنە سیاسیەکان کە ئەوانەی لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەشدارن نوێنەریان دەبێت ئێوەش وەکو توروکمانەکان نوێنەرتان دەبێت قسەتان لەسەر ئەمە کردووە ئێمە پێش ئەوەی من ڕخنەیەکی مەدەنیانە لە کەناڵی 24 لە ڕاستیدا ئیمرۆکە پێش ئەوەی کۆبنەوە ئەنجام بدرێتن لە فەیسبوک لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک لە سایتی کەناڵی 24 کە وێنەی بەڕێز ئایدن مەعروف لەگەر کاک فازل میرانی بڵاو کراوەکەوە لە ئیمڕۆ شاندەکە لەگەر تورکمانەکان کۆ دەبێتەوە
لە ڕاستیدا ئەوە شانەکە بە ڕێز کاک فازل میرانی تێدانە بۆ ئەو وێنەیەش وێنەیەکی قەدیم کۆم بۆ بێگومان ئەمڕۆ سەرنجڕاکێشی زۆربەی لایەنەکانی کەوات ئەو شاندەکە دووبارە تەنها لەگەر بەرەی تورکمانی دانیشتۆ کۆبنەوەی ئەنجامداوە پەراوێزی لاینە سیاسەکانی تری تورکمانەکانی کردووە بۆیە ئێمە تورکمانەکان ئیمرۆ زۆرینەی لاینە سیاسەکانی تورکمان ئامادە بوون و ئەوانەی کە بە تەواوەتی پشتگیری لە ڕفراندۆم دەکە ئامادەشیان بڕی لە ئەندام بن لەم کۆمیتەیە بەڵام ئێمە پارتەکەمان کە پارتی چاکسازی تورکمان ئەندامی سەرکردایەتمان لە ناوچە کوردستانیەکان دەرەوەی ئیدارەی هەرێمە لە مەندەلی و لە خانەقینە و دوو ئەنجامی ئەنجومەنی پارێزگای دیا لەمان هەیە ئێمە ئامادەی خۆمان دەڕبریوە و پێشوازی دەکەن لە هەر بریارێک لەلایەن وەفدی شاندەکە بۆ وەڵامی پرسیارەکەت ئەو سەرنجەی کە باس لەوە کرد هەواڵێکتاندا بەزاندووە ئێمە ینی بێگومان ئێمە بە وریاییەوە مامەڵە دەکەین لەگەڵ هەواڵ دیارە ئەمە پێش ڕووداوەکە بووە لە هەمان کاتدا ئێمە کۆنگرەی ڕۆژنامەوەنی مانگواستەوە کە خۆشت تێیدا بەشدار بووی و لێدوانێکی بەرەی تورکمانیشمان وەگەر کە ئەوان ئامادە نەبوون بایکۆتی دانیشتەکەیان کرد دەیمە سەر پرسیارەکەم ئەو حساسەتی ئێوە لەگەڵ بەرەی تورکمانی بۆچی ئێوە لە قسەکانی خۆتاندا ئێمە دەڵێن تورکمانەکانی نیشتیمان پەروەەر ینی وەک ئاماژەیەک بێت بەرەی تورکمانی لە چوارچەوەی نیشتیمان کە کۆبنەوە ئەنجامدرا کۆبنەوەک نەبوو لەسەر دابشکردنی پۆست و پلە و پایە بیتن یاخود کۆبنەوەک بیتن تەنها لە بەرژەوەندی تاکە حزبێک بیتن کۆبنەوەکە لەسەر پرسی ڕفراندۆم بوو واشتا هەڵوێستێکی نیشتیمانی بوو نیشتیمان پەروەرەکان زیاتر بەو پرۆژیە کام لایەن زیاتر هەوڵ دەدا بۆ ئەنجامدانی ڕفراندۆم پێویست ناکە بە بیانۆت جیاجیە باکۆتکردنی دانیشتەکان بکرێتن کە ئەوان بەو شێوازە پایکۆتیان کردووە ئێمە بە جیا پێشوازی لە وەفدەکە دەکەواتە شوێنی بەرەی تورکمانی نییە بەڕێی تۆ لە کۆمیتەی ئەو خۆی ئەگەر بێ سەر بە واقع بینانە ئێمە ڕفتار بکەین بەرەی تورکمانی یەک خاونی یەک کورسێ لە پەرلەمانی کورسان بەڵام قائیمەی ئێمە کە پارتی چاکسازی تورکمان کە لیستی پێشکەوتی تورکمانە لە پەرلەمانی کورسە خاوەنی دوو کورسیە بە هەمان سەرڕای ئەو خاوەنی دوو کورسیشن وە زیاتر ئێمە پێگەی جەماوەریشمان هەیە لە ناوچە کوردستانیەکان و و زیاتر پێداگیریمان کردە لە ئەنجامدامی ڕفراندۆن و ڕێزگرتن لە ئاڵای کوردستان کە ئاڵایەکە نوێنەری سەرجەم پێکاتەکانە و پێشمەرگە قارانمانەکانمان کە سنجی خۆی خەڵخانی کرد بەرامبەر تیرۆریستی داعش ئەو گەنجانە کە کەوتنە سەر جادە کە دژی ئاڵای کوردستان بوو ئەو کاتە گەنجان لە چێ بوون بۆچی پشتگیری لە پێشمەرگەیان نەکرد ئەو نقطە حساسیە وەنیە تەنها شخصی بیتن کەسایەتی بیتن بێگومان ئەمە وەکو کەسایەتی بەڕێز ئایدن معروفی کێشەمانیە بەڵام وەکو موئەسسە هەوڵ دەداتن خۆی بە سەرۆکی هەموو حیزبە تورکمانیەکان پیشان بداتن و ڕفتار دەکاتن ئێمەش بە پێچەوانەوە ژیرادەوەستی زۆر باشە بەس خاتو منە ینی زۆر جار ینی گلەی دەکرێت یاخود تێڕوانی نەکەی لەسەر حزب و لایەنە تورکمانیەکان بە تایبەت ئەوانەی کە لە هەولێر زێدەتر ئەکتیڤن چالاکەم دەگوترێ حزب و لایەنە نانە دەگوترێ حزب و لایەنە تورکمانیەکان ئەوەندەی پێگەیان لە هەولێر هەیە لە ناوچەکانی دەوروبەری هەولێر ئەوەندە پێگەیان لە کەرکووک نییە زیاتر بەرەی تورکمانی دەتوانێت خەڵک بێنێتە سەر شەقام دەتوانێت ڕایگەشتی تورکمان ئەمە تا چەند ڕاستە با واقع بین ئەمە ئەوڕۆ لە ناو کۆبنەوە کەش لە گلەی خۆشمان پیشاندە بەرامبەر بە وەفدی هاوبەش پارتی دموکرات کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە سوپاسیان دەکەوین بۆ پڕۆشیەوە داواکاری ئێمە وەڕەخنەی ئێمەشیان بە هەند وەرگیرا دوو پارتی سەرچیەکە لە هەرێمی کوردستان کە پارتی دموکرات کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە حەدی خۆی ڕوو درایەتە بە بەرەی تورکمانە زیاتر لە حەزمی خۆی گەورە کرایەوە وە لە کەرکووکشدا ئێمە لەگەر بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم و لەگەر ماوەسەر لە ئاستی میلی بەرەی تورکمانی ئەو پێگەی نییە بێگومان نیتی هەل لەبەر ئەو وەزعی ئێستادا ئەگەر بێنە سەر تاقی بکرێتەوە ئەنجامدانی ئەو هەڵبژاردنەی کە ئێستا نوێنەرانی عێراقە ئایا هەموو بە دەنگی تورکمان بوویتە نوێنەری عێراق لە پەرلەمانی عێراقدا بێگومان نەخێر ئێمە باش دەزانین بەڵام ئێستا کاتی نییە ئێمە مزایدە لەسەر یەک بسەپێنین ئێستا کاتی ئەوە یەک هەڵوێست یەک ڕێزی بپارێزین و ئێمە ئەگەر ئەو دەرفەتە ڕەخساوە لۆ بەرەی تورکمانی لە ڕووی مادیەوە چکە ئێمڕۆ کە ئەتو پێگەت دەبیتن بێگومان پێویست بە ڕووی مادیەوە ئێمە ئەو دەرفەت ئەگەر بڕەخسێ لە ڕووی مادیەوە بێگومان حزبی من و حزبەکانی تریش ئەو کورد تورکمانیەکان ئێمڕۆ کە بەڕێزان ئامادە بوون لە دانیشتنەدا ئەوانش سێقات دەتوانن هەنچی بەرەی تورکمانی خەڵکی بینە سەرشە زۆر باشە دێمەوە لای تۆ خاتو وەحیدا یعنی چ گرنتیەک هەیە
ئاشووریەکان بە بەڵێ دەنگ بۆ ڕیفراندۆم بدەن ئەوانەی کە مافیان هەیە لە هەرێمی کوردستان بەشداری لەو ڕاپرسێ بکەن. پێشەکی ئاشووری ئەبێژم ئاشووری بەتەنینە لە بێگومان کوردستان کریسیانەکان ئەگەر کریسیانەکان یعنی باش. بۆ کلدانی هەی سریانی هەی ئاشووری بێگومان بلێ دەنگی ئەم حەمی یعنی پێک بە ئێک دەنگی یعنی مە ئاگەه لە ئێک و دوێ هەی ئینشاءالله حەمید بە ئێک دەنگیژی لەگەل ڕیفراندۆمن ئینشاءالله چکو حەمی مستەقبەلی مافی گەلێ لەگەل ڕیفراندۆم چوە لە کریسیانەکان دەکا ینی لە بەغدا بێ ئومێد بن و ئومێدیان بە هەرێمی کوردستان هەبێ ینی ئەو دەستکەوتانە کە ئێوە چاوەڕی چی لە هەرێمی کوردستان دەکەن لە ئایندەدا هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە چتان بۆ دەکە لە ڕووی مافەوە چیتان بۆ دەکە لە ڕووی ئیداریەوە چیتان ینی گرنتیەکتان وەرگرتووە؟ بلێ لەگەل جەنابی سەرۆک بارزانانی بەری ئەف تشتە چێبجی ئەمێ دانیشتین وعدی دای هاری کار بت لەگەل گەلێ کلدان سریان ئاشووری هەر تشتێکی ببێت گوت ئەمن هاری کارم یعنی مثلا لە دەشتینەوە داخوازی پارێزگای بێتە دروستکردن پشتی سربەخۆی کوردستانی ئینشاءالله دوو ڕەئی هەبوون ئما حکم ذاتی یعنی یا سربەخۆی ببن ئەو پارێزگەهەکە لە دەشتینێنەوە بێتە دامەزراندن بێتە دروستکردن باوەری پتر حکومەتە هەرێمی کوردستانی پتر چکو تەجربەکە بوومە چێ بوو لەگەل حکومەتە مەرکەزی هەر بەس بریار ینی ئاخفتن بوو بێتە بجهێنان ما باوەری پێ نەمایە وەکو حکومەتە مەرکەزی باوەری پتر حکومەتە هەرێمی کوردستانی هەی وعدی دای جەنابی سەرۆکیژی هاری کار بت لەگەل گەلمە تایبەتی دەشتینەوە هەر تشتێکی داخواز بکن دێ هاری کار بت گەلمە لە بەرهەندێ ئەم چاوەڕێنە ئینشاءالله سەربەخۆی کوردستانی بێتە ڕاگەهاندن و گەلێ مەژ بگەهتە کەواتە ئێوە چاوتان لەوەیە پارێزگایەکی سربەخۆتان بەلێ لە دەشتینەوە لە دەشتینەوە بەڵام ئەگەر بەغدا هەرچەندە بەغدا ڕازی نییە رازی نییە ئینشاءالله سەربەخۆی کوردستانی دێ رازی ببت بەغدا رازی بوومە ناگەلەکی ئەودی نینە ینی گەل حکومەتە مەرکەزی خاتونە ئێوە داواکاریتان چی بووە دەتانەوێت لە دوای ڕیفراندۆم تورکمانەکان چ مافێکیان هەبێت لە هەرێمی کوردستان یا خودت بەڵێنێک بێ ئەوە دراوە کە دەبێت ئەم مافانە ئێمە ئێمڕۆ کە لەگەر وەفدی هاوبەشی پاردیموکرات کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو متمانەیە ئێمە کە لە دەستمانە تاکو ئێستا کە پەرنوێنەری تورکمان لە پەرلەمانی کوردستاندا لە هەڵبژاردنەکان بەشداری کردووە و لە حکوومەتدا بەشدارە و ڕێزێکی تایبەت پێکهاتەی تورکمانیا لە هەرێمی کوردستان و مافی پارێزراوە لە هەموو ڕۆیەکەوە بە تایبەتی ئەزمموی هەرێمی کوردستان دەستکەوتەکانی ئەزمموی هەرێمی کوردستان یەکەکە لە بنای مای سەرەکی ئێمە پارێزرا بێتن و ئێمە بروسکەمان بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان بە تایبەتی زۆربەی ئەو ناوچانە کە دانیشتوانی تورکمانی تیادایە ئومێ دەخوازین بریاری خۆیان بدەن بۆ گەڕانەوەی سەر هەرێمی کوردستان ڕاستە ئێمەی پێکاتەی تورکمان بلێن 100% ماتمان پارێزراوە لە هەموو وارێکەوە ئەوە دوورە لە ڕاستی بەڵام سەقامگیری ئەم وڵاتە و ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە گرنگە و پێکاتەیەکی ڕەسەنی ئەم وڵاتە تەعامل دەکەین و ئێمە داوامان کرد لە وەفدی هاوبەش بەشداری کارا بکرێتن لە کۆمیتەیەدا نەک تەنها بەس وەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیەدا بە یەک وەزارەت بەشداریمان کردووە بۆ جوانکردنی تابلۆکەی کە نوێنەرانی پێکەوە باوەڕماوکردن بە پێکەوە ژیانە ئێمە داوامان کرد بەشدارێکی کارایمان هەبێ بە تایبەتی لەو ناوچانە کە زیاتر دانیشتوانی تورکمانی تێدایە دەتوانین کاریگەر بین و ڕێز لە بۆ چوونی ئەو ناوچەیە بگرین بۆ ئەوەی بە قەناعەت و خۆیان بگەڕێنەوە سەر تورکمانەکان ئەو کاتەوە وەکو دەگوترێ زیاتر کاریگەر دەبن کە یەک ماڵ بن یەک گوتاری سیاسیان هەبێت ئێستا ئێوە دابش بوونەتە سەر دوو گوتار نەخێر پێچەوانەوە ئێمڕۆ ئێمە 12 لایەنی سیاسی تورکمانی ئامادە بووین هەمویان خاوەنی کورسی لە پەرلەمانی کوردستان زۆربەیان و ئەوانەی ترش بەشداری لە خولی سەیەم و لە خولی دووەم و پەرلەمانی کوردستانیان کردووە بەشێکیان وەفای دڵسۆزی نیشتمان پەروەری بۆ وڵاتەکەمان هەیە و ئێمە لە کاتی پرسی نیشتماندا یەک هەڵوێستی یەک دەنجین بە کۆدەنجی بریارماندەوە بەشداری دەکەین لە ئەنجامدانی ڕفراندۆم تەنها بەرەی تورکمانی دژایەتی بەرامبەر
ئەو وەفدی هاوبەشەی دەرخست کەوا ئەو بە تەنیا لەگەلی دابنیشێتن و ئەوەش ناحەق نیە چکە چەندەها جار بۆی ئەو دەرفەتە ڕەخساوە بۆ ئەوەی وەفدی هاوبەش پارتی و یەکێتی چەندەها جار بە تەنیا لەگەری دانیشتووە مافی خۆیت ئەویش ئەو جارە پێداگیری بکاتن بەڵام ئێمە ئەو بەڕوونی و بە ئاشکرای بە وەفدی هاوبەشمانوت ئەگەر هاتو دووبارە ئێوە تەنها لەگەر تەنها لەگەر بەرەی تورکمانی ئەو دانیشتنە بە جیا ئەنجام بدرێتن ئێمە شەڵوەستی خۆمان دەبێت کەواتە چاوەڕێ ناکرێت لە داهاتوودا وەفدی هاوبەشی یەکێتی و پارتی سەردانی بەرەی تورکمانی بە جۆرە ئەو بەڵێنێکە لە وەفدی هاوبەشمان وەرگرتووە نەخێر بەڕێز مونا قەحوەچی گری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی زۆر سوپاست دەکەین بەڕێز وەحیدە یاقۆ سەرۆکی فراکسیۆنی گرتبوونەوەی کلدانی سریانی ئاشووری زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان بەشدار بووین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆشی.